بەناوی خوای بەخشندە و میرەبان خۆم بە خۆشحاڵ و کامەران دەزانم لە بەرنمەیەکی دیکە و جەژنێکی دیکە هاتمەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی جەژنانە لە یەکێک لە گوندەکانی هەرێمی کوردستان. گوندی ئەمڕۆژمان و ئەم جەژنەمان گوندی کانی سپیلکەی پەرخە. جیاواز لە تەواوی شار شەشگانی دیکەی هەرێمی کوردستان ئەم گوندە بە شێوەیەکی جیاواز سونەتی قوربانی زیندوو دەکەنەوە. ئەویش لە ڕێگەی کۆبوونەوە لە مزگەوت و لە هەمان کاتدا قوربانیکردن لە مزگەوت و دابشکردنی پشکە گۆشتەکانە بە شێوەیەکی یەکسان بەسەر هەژاراندا و لە هەمان کاتیشدا پەیوەندی کۆمەڵایەتەکان و جەژنە پیرۆزە لە تەواوی ناوچەکانی دیکە تند و تۆڵتر و لە هەمان کاتە خاصیەتێکی گوندەکەیە. بەشی یەکەمی بەرنمەکەمان دەچینە مزگەوتی گوندەکە بۆ ئەوەی ئاگادار و لە هەمان کاتا لە نزیکەوە دیمەنەکانی مزگەوت و تەبایی و وتاری مامۆستا و جەژنە پیرۆزەی گوندنشینان بین. لەگەڵماندا بن. پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم بەڵێنی داوە بەڕژانی یەکەم قەترەی خوێنی ئەو ئاژەڵەی کەوا سەری ئەبڕین بۆ قوربانی خوای تعالی لە تەواوی گوناهەکانی بینی خۆی و عەبدەکەی خۆش مامۆستاگیان سەرڕای جەژنە پیرۆز بێ. خۆم بارێکی جەژنی بەش پیرۆز لە جەژن خۆشییا بنشڵ. مامۆستا وەکو مامۆستایەکی ئاینی زۆرترین بەرکەوتن هەیە لەگەڵ با بڵێن هاوڵاتیان و نوێژخوێنان و دانیشتوانی گوندەکە. بە شێوەیەکی گشتی پەیوەندی کۆمەڵاتیەکان لە گوند و تایبەت لە گوندی کانی سپیلکەی پەرخ لە چ ئاستێک سەرەتا بە خێراتتانەکەین جەژنتان پیرۆز بێ لە جەنابتان و لە تەواوی موسڵمانان خۆی گەورم بارێکی کابی کاتەمای خەیر و خۆشی بۆ هەموو لایەک سوپاس بۆخوا لە کوردستان بەعام وە لە ئەم گوندەشە بە تایبەتی گوندەکانی سپیکە جەژن شێوازێکی تایبەتی هەیە جیاواز ڕەنگە بڵێم لە هەنێ شوێنی تر چونکە زۆر بە گەرم و گوڕی سوپاس بەخوا موسڵمانان لێرە بە تایبەت لە جەژنی قوربانە جیاواسی لە جەژنی ڕەمەزان کە خەڵکی پاش ئەوەی جەژنە پیرۆزە و گەڕان و سەردانی یەکتر ئەکەن و هەواڵپرسی یەکترەکان جەژنە پیرۆزە و گەرنازایی لە یەکترەکان بە شێوەیەکی جیاواز دەست ئەکەن بە قوربانیکردن ئەم سونەتە گەورەیە زین و ئەکەنەوە سەر ڕای هەبوونی ئەو هەموو گومان و شوبهە و کێشە و ڕەخنانی ئەگیرێت بەڵام ئەلحەمدولیلا موسڵمانان لێرە زۆر بە دامەزراوی بەردەوامن لەسەر ئەم سونەتەوە بە شێوەیەکی بەردەوام و بە شێوەیەکی زۆر ئەلحەمدولیلا ئەم سونەتە جێبەجێەکەن. مامۆستا لە ئێستادا ئەوەی کە تێبینی دەکرێت لە جەژناندایەکی لە بابەتەکان گردن ئازادیە یان قۆت لابردنی کینە و ڕق و دوژمنایەتی و هەموو باوڵی سێکتەرەکان و مولایەنەکان تا چەند هەست دەکەی کە ئەو ڕق ئەو کینەیە لەم گوندەکان کەمترە سنووردارترە لەوەی کە لە ناوچەکانی تر و گردن ئازایی و لێک خۆشبوون زۆر ئاسانترە لەوەی لە ناوچەیەکی تر یاخود لە سنوورێکی تر کە بەرژەوەندی مادی دنیایی کە هۆکاری لەکترازانیان بۆ تا چەند هەست دەکەی کە گوندەکان لەوە دوور. سوپاس بخوا لە گوندەکانە بەهۆی ئەوەی کەوا کۆمەڵایەتی لایەنی کۆمەڵایەتی زۆر پتەوە لایەنی دینداری زۆر پتەوەوە خزمەتی هەیە لە بینی گوندەکانە لە بینی کەسەکانە لە بینی ماڵەکانەوە دینداری زۆر تەئسیری کردووە لە خەڵکی کەوا خەڵکی لەبەرخوا خۆیان لادەن لە کێشە خۆیان لادەن لە ئاژاوەگەردنی یەک زۆر دڵیان بەرامبەر یەک ساوێگەردنی یەکتر ئازاب بکەن خۆمان یەکێکە پێغەمبەرمان یەکێکە لە بە شتێکی دنیای خەڵک وا بیرەکاتەوە سوپاس بخوا لە بە شتێکی کەمی دنیایی بۆچی ئێمە دڵمان لە یەک بێشێ دڵمان لە یەک عاجز بێ سوپاس بخوا ئەوە لە گوندەکانە زۆر جیاواز هەیە ڕەنگە کەم شەیتان هەبێت شەیتان شت دروستکە بێتە ناوە بەڵام هێندە نابات خۆیان هەست بەوە ئەکەن ئەزان کە خزمایەتی و دینداری و برایەتی زۆر لەوە گەورەتر لە سەر شتێکی بەسیط دڵیان لە یەک بێشێ عاجز بن بەرامبەر یەک کە ئەمە بەداخەوە هەم لایەنی کۆمەڵایەتی هەم تێکەڵاوی هەم گردن ئازایی هەم دڵ ئێشان لە شارەکانە زۆر جیاوازە لە گوندەکان. لە هەمان کاتیشدا مامۆستا ئەوەی تێبینی کراوە لە لادەکان و لە گوندەکان گەڕان جەژنە پیرۆزە زۆر زیاتر لە ناوچەکانی تر بە تایبەتی لە ڕۆژاوی جەژن منداڵان بێ گەنجان بێ بە تەمەنەکان بێ ئەمەش تا چەند جەناب بۆ پشتڕاستەکەی وەکو مامۆستایەکی ئاینی زۆر ڕاستەوە هەر کە سیر کات بە چاوی خۆی ئەیبینەکەوا لە گوندەکانە یەکەم ئەوەی کە خاڵی سەرەکیە بەهۆی دینداری
دوو بەهۆی تێکەڵاوی کە ئەمە لە گوندەکانە زۆر زیاترە پەیوەندی خزمەتی و تێکەڵاوی و دراوسێتی زۆر زیاترە کە لە شارەکانە بەداخەوە زۆر کەم بۆتەوە هەیە ناڵێن نییە هێشتا دینداری هەیە لە شارەکانە زۆریشە بەڵام لە چاو گوندەکانە ئاستێکی زۆر کەمی هەیە بەهۆی مەشغوڵەتی خەڵکەوە بەهۆی دابڕانی خەڵکەوە بەهۆی ئەو تەوژمە بێدینیکەوە لە هەموو لایەکەوە لەسەر مسلمانان ئەکرێت لە گوندەکانە زۆر کەم ئەو لایە نەخراپی و سلبیە دوورکەوتن و دابڕانە ئەبین دێت سواز بۆخواکەوە هەیە لێرە زۆر تێکەڵیەکە زۆر سەردانی یەکەکەن بەردەوام جیاواز لە جەژنەکان لە کاتەکانی تریش الحەمدوللا ئەوە هەر زۆرە جەژنان چی ئەخورا زیاتر چ خواردنێکە خورا ئێستا ناخورێ وەڵای ئیسا ئەوە کە ئیسا هەیە ئەو کاتە نەبوو زیاتر چی لێ ئەنرا چی ئەخورێ خورا لەو کاتە بە زۆری شێشتی هەموو ماڵێ برنجی نەبوو شێشی ساوە لێنرا گەرمە کوتیا و لێنرا باز ئەم شتانە لە دوای نوێژی بەیانی نوێژی جەژن ئەو خواردنانە خورا ئەوە خورا ئەرەوەڵا زۆر گوێ نەئەدرا بەمەی گۆشت بێ و لە نەوعی فڵان بێت و فیسار بێت گۆشتیش ئەبوو ئەم من نەماکە ئەم مەکە خۆشانە کە ئیسا هەیە نەبوو ئەوە نەبوو دەست هەموو کەس لای خۆت خاڵە حاجی ئێستا جژنی ئێستا خۆشترەیان ڕابردوو بەلای خۆتەوە وەڵاهی بەلای منەوە ئیسا خۆشە ئەمە ئەم لە نوێژا و لەم ئیسلامەتی و هێناکەوە ئەم حیزبانە پەیا بوون ئەمە تۆزێکەم بۆ تۆ گەنجەکان وەک جەنابتان وەک لە ئێوە خواردتر ئاوا بەگویانەکەن ئەو شتانیان نییە کاڵتر بۆتەوە یعنی کاڵتر بۆتەوە کەمیەکەنوە سووکیەکەن لەسەرە خوا هەر بە سووکی هەر بە ئەوەنە بە جوانی دروستی کردو کەستی هیلاک نابێت ئەمە ئەوان خراپتری لێ ئێستا گەنجی وا هەیە خاڵە حاجیە خەوێتانی وەڕۆی وا هەیە یعنی هەرچەندە گەنجانێکی زۆر کە زیندوی دەکەن بەڵام بەشێک لە گەنجانەیەتانی وەڕۆ خەونە نوێژی جەژنیش و نانەکەش ناخۆن هەمی لە چیز دەشی و هەمی لە دەست دەرەشی بە شێوەیەکی گشتی هەم باسێک لە جەژن و لە هەمان کات شەغە باسێک لە خزمەتگوزاریەکان بکەین کە بە شێوەیە لە شێوەکانە بینم کەمی خزمەتگوزاری بەتایبەتی بڵاو بوونەوە یاخود بوونی ئاوەڕۆ لەسەر ڕێگاکان لە هەمان کاتە جەژن و خزمەتگوزاریەکان بەیەکەوە بەسینەوە بۆچی تا ئێستا گوندەکە هەندێک خزمەتگوزاری پێ نەکەشتان لۆکو ئاوەڕەوە و پاکردنەوە هۆکارەکەی چییە دواتیش باسێک بە کوتی لە جەژنەکەی سەرەتا بەخێر بێن یاخوا وەڵی مەسەلەی خزمەتگوزاری تر بڕێکراوە و بڕێکی نەکراوە تر بەعام لە گوندەکانە نەکراوە ینی ئاوەڕۆونشیوان نەکراوە کەم کرابێت لە کەم گوندەکانە ئەتراوە هەنێشتمان بۆ کراوە هەوڵتان داوە کە هەندێک خزمەتگوزاریەکان زیاتر بکەن و لە ڕووی وەکو ئەنجومەنی گوند تەوانش بەڵێ هەڵدراوە دەبام تۆی سەر تۆزێ بۆنی قەیرانی دارایی مامۆستا باسێک لە پەیوەندی کۆمەڵاتیەکان لە گوندەکان بەتایبەتیوە لە جەژناندا چۆن دەبینی جەناب لەخوا بەزیابی ئەم ئێمە بەهۆی ئەوە کە هەمی خزمیەکە زۆر یین باشە لەخوا بەزیابێت تا ئیسێژ ئەم دیاردەکە لە ناومانە ماوەتەوە بۆ ئەم قوربانیە کە بە ئامەیکەین لە مزگەوت ئەمجا هەموو یەنینی بۆ مزگەوت و بەسەری خێزانەکان تەوزیعەکەین ئەو دابشکردن چۆنە مامۆستایانی مەسەرەن بە کیلۆیە بە گۆترەیە و لە هەمان کاتیشدا چەند ماڵ تقریبەن وەکو زانیاریتان هەبێ پشکی بەبەرەکەیەوە لە هەمان لە گوندەکەش چەند ماڵە تقریبەن 240 ماڵێکین 950 سەر زەلامی تایە ئێمە پێشەوەی گۆشتەکەمان ورد کرد ئەی کێشین زین نەفەری چەنە ئەکەوێ جارێ ئەوە میوان کە بێ بەژ ناکەین اینجا ئەم دەوروبەرە چی لە دەورمانە هەیە بێتی ئەم هەموو ماڵێک هەموو بێ بەش ناکەین ماڵ نامێنێ لە گوندەکە گۆشتی خێری بەنە بەسەری زەلامەکانی دەین ئێمە چەند تەنێک بێت کیلۆ ئەدەین تا دوو تەن بێت سەری 2 کیلۆ ئەدەین ئەوە ئەو مناڵی کە لە دایک بوو بێت هەر بەشی ئەدەین لە بەرەوەی کە دایکەکەی شیری بەدات پێشەکی زۆر بەخێر بێن
پیرۆزبایی ئەم جەژنی ضەحیە و قوربانی و شەیتان ڕەجمکردنە لە تەواوی مسلمانان و برایان و جەنابیشتانەکەین. پەیوەندی کۆمەڵایەتی مامۆستا تا چەند ئەبێتە هۆی پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکەم سفرۆخواانە ئەیگە قوربانگیان ئێمەی سەسی عیلەین کردومانە بە یەک سفرە لە ڕۆژی جەژنا بۆ ئەوەی خۆشەویستی و تەبایی زیاتر بێت و دیادەی تریشمان زۆرە کە تەبایی دروستکە ئەم جەژنە هەمووی تەباییە هەمووی پێکەوە ژیانە لە مزگەوت کۆبینەوە لە سەس یەک سفرە کۆبینەوە لە قوربانیکردن و زەحیا کۆبینەوە هەموو کۆبوونەوەمان زۆرانی بۆ ئەم جەژنش بۆ هۆی کۆبوونەوەی تیمی ڕۆژناوانی پاملەکە خێزانەکەی ئێوەشەوە لە هەمان کاتەوە خێر بن پێ خۆشحاڵ سەلامەت بنیاخوا لە ئێستاشەوە تا چایەک بەیەکەوە خۆینەوە کەواتە ئەمە جەژن بۆ کاری ئەوەی کە پەیوەندی کۆمەڵایەتەکان تونند و تۆڵتر بێتەوە و لە هەمان کاتیشدا گردن ئازایی و هەر شتێک لە ماوەی ڕابردوودا هەبووێ جەژن وەلای بنێ مامۆستا بەسێک لەوەم بۆ بکەنوکو ئەو تەجروبەی خۆتانە ئەو ئەزمونەی هەتانە لە ماوەی ڕابردوودا خەڵک بۆ کە لە جەژنا گردن پێشتر قسەیان نەبێ بێڵام جەژن بوو بێتە ناوەندێک ئامڕازێک بۆ ئەوەی کە ئەو کەسانێک جەژنی گردن ئازادیە بە حەقەت دڵەکان هەمووی بەرامبەر بە یەک ئاشتە بن ئەوەی کە تۆزێ زویریژی تیابوو بێ هەمووی پێکەوە ئاشتە بێتەوە و جەژنی تەباییە بە حەقەت جەژنی خۆشەویستیە جەژنی برایەتی و پێکەوە ژیانە بەڕاستی ئەم جەژنانە زۆر گرنگن یعنی گەر ئەم جەژنانە بێ لەوانەیە زۆر کەس دڵی یەکیان بەولاوێکیان بەولا بەڵام جەژن کۆیان نەکاتەوە و دڵیان نەکاتەوە بە یەک و خۆشەویستی دروستەکاتەوە بە حەقەت مامۆستا هەندێک لە خێزانەکان لەوەچێ هەبن بەدڵنیایەوە کەمینن بەڵام هەن کە لەوەچێ نانی بەیانیان نەخۆن یاخۆت بخەون و هەڵنەسن درەنگانێک ئەو یادە بکەنەوەیان هەندێک هەیە ئەوتۆ گرنگ نەداوەکو سەرۆ خێزان و کەسایەتێکی گوندی کانی سپیلکە چ پەیامێک کرێ بۆ خێزانانەی کە ئەم شاعیری خۆی گەورە بەرزڕاناگرن و نان ناخۆن نانی جەژن مەبەستمەوە لە هەمان کایشە نوێژی جەژن ئەنجام نادەن لە مزگەوت و لە ئەو کۆڕ و کۆبوونەوەوانە وڵاهی ڕاستیەکەی ژەمی بەیانی زۆر کەم بۆ تۆ بەعام بەڵام لە جەژنا سپاس بەخوا جەژنەوە نوێ کاتۆ جەژن نانی بەیانی دروست دەکاتۆ لەوانەیە تاکە تاکەیەکی کەسەکان ئەوش بە تایبەتی لە گەنجە سەرەتایەکانە هەڵنەسێ و خەوبەری نەدا و نەیە بەدەمێەوە ئەینا خەڵکەکە بەعام نوێژی جەژنەکەن دواتر ئەگەڕێنەوە سەر سفرە و خوان پێکەوە هەموو نانەخۆن نانی بەیانی کە نانی جەژنی پێوترێت لەخوا بە زیابێ ئەوەش تون و تۆڵ و تازە کاتەوە. سڵاوتان لەبێ ناو چیە؟ ناوم لاندە. لاندە؟ ئەم جلانی کێ بۆی کڕیوی؟ دایکم. دایکە؟ لە پۆلی چەنی؟ چوار. جەژن خۆشە؟ بەڵێ. چەند ماڵ گەڕاوی؟ وەڵا سی. سێ ماڵ؟ ئێستا سەرەتاش ئێستا نان خوراوە سێ ماڵ گەڕاوی وایە؟ هەرسێ جگلێتەکە خوارد؟ هەرسێ ئەرنابێ چۆنە بێ هەرسێ جگلێتەکە بخۆی؟ ئەیوازانی خراپە؟ وەڵام چوزە. زۆر باشە با بڕۆین بۆ لایەکی لە هاوڕێکانە ئەم کاکەیە. سڵاو لێبێ. سڵاو. ناو چییە؟ ئەنەس. کاکە ئەنەس. کاکە ئەنەس باسێک لە جەژن و گەڕان و ئەوم بۆ بکە وەتەمای چەندێ بگەڕێی چەند ماڵ بگەڕێی نزیکەی 300 ماڵ لە گوندەکەتان هەیەێت و ئەمڕۆ چەند ماڵ بگەڕێی؟ وەڵا حتا سەعات 12 گەڕێ. حتا سەعات 12 گەڕێی؟ ئەی گەرماکە گوێشی نایەتی ها؟ ناوەڵا. یعنی ئیسا تۆ تەمای ئەم عەلاقەیە پڕکەی وایە؟ وایە. زۆر باشە. جەژنانە خۆ وەرگرم بەیانی وایە؟ ئارە وەڵا. هەر زۆر باشە. ئێستا خاڵیە و سەعات 12 وەتەمای پڕیکی وایە؟ ئارە وەڵا. باشەوە من چاوەڕێت دەکەم سەعات 12 هیوادارم ببینمەوە بزانم پڕت کردویانە باشە؟ باشە. بەس نەیخۆیت باشە؟ نایخۆم خراپە باشە؟ ئەمە بەیەکەوە گەڕێن لەگەڵ هاوڕەکانی ترکە؟ ئارە وەڵا. زۆر باشە. سڵاو باشن وازام کۆمەڵن ئێستا ئەم گروپە جیایە یان جیانیە؟ جیایە. جیایە؟ بەڵێ. ئێوە چ قۆڵێکە گەڕێن ئەمڕۆ؟ ئاوا ڕۆنیان بەعکسەوە؟ وەڵا ئەوە ژەڕوین و ئەوە ژەڕوین. یعنی هەموو یەگەڕێن وەتەمان هەموو ماڵەکەم گەڕێن؟ بەڵێ. ئەم جلانە کێ بۆی کڕیوی؟ دایکم و باوکم. دایک و باوکم بەیەکەوە چوون؟ بەڵێ. زۆر باشە. ئێستا لە پۆلی چەنیت و بەرەو چەنە ڕۆیت؟ دەچوون بۆ 5. دەچی بۆ 5 هەر بژیت تۆش باوەڕ ناکەم جگلە زۆر خۆی وایە؟ بەڵێ. زۆر نایخۆی وایە؟ حەزلێ نییە. زۆر حەزلێنی خراپیشە. ئەی تۆ وەکو هاوڕەکەی تر عەلاقە و پێ نییە؟ نەوەڵا. ئەخێتە گیرفانن؟ بەڵێ. خێتە گیرفانن بەس ئەگە جی نەگرت چیەکەی مەگە بڕێتەوە لە ماڵ داینیت؟
وەڵا لەم دوکانانە علاقە بم لە دوکانەکان ئەلاگابی بەڵێ یارمەتی دەدەن دوکانەکان ئەلاگەت نێوانە بەڵێ لێرە گوندەکان سەخاواتی و لە هەمان کەژە دەستی هاوکاری زۆرەوانە بەڵێ بۆ قوربانەکە شەچن ئێستا وەکو مناڵەکان چون بۆ لای قوربانی مزگەوتەکە بۆ سیرکردنی قوربانی بەڵێ ئەچن. بەڵێ جژنانە ئەشی بۆ لای خاڵ و مامەکان بۆی تۆزە پاریان لێ بسنی بەڵێ بڵێ قەیرانشت ناخوا من پارەی خۆم باشە بەڵێ جەژن و پیرۆز بێ بە ئەم کلااو بەسەرش سڵاو لێ بێ سڵاو باشیت خراپی ئەو جارێ ئەم کلااوکێ بۆی کڕیوی دایکم های پیرۆزە جلەکانیش بەڵێ تەقەن تۆ قژیش و زۆر جوان داهێنا وایە وایە هەر زۆر باشە کلااویش بۆ کردووە لەبەرەوەی خۆ لێونەدا ئا زۆر باشە باسی ئەوم بۆ بکە ئەمە چی لە گیرفانتە ئەوە علاگەیە ئەلاگەیە ئەمەش تەقەوینە ئەوەیان خراپە ئەوەیان بەڕاستی خراپە ئێستا با من ئەو ئەلاگە ببینم ساتۆ تەمای زۆر باشە بمەری ئەلاگەکە زۆر باشە وەتەمای تۆشۆک و هاوڕێ ئەمە پڕگەی بەڵێ هەمووی ڕەنگا و ڕەنگۆ وایە بەڵێ دوایی ئەشی ژمێری بزانانی چەند ماڵگەڕایی بەڵێ جژنانی پێش و چەند ماڵگەڕا بووی هیچ 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 باشە بوو ئەوجا جژنی پهیند ئەو جۆژەی تر باران بوو باران بوو ئای توت با تەڕ نەبووم زۆر باشە کاکە محەممەد جژن چۆنە ئێستا جم و جوڵەکان گەڕان چەندێک گەڕاویدا ئێستا ئێستا نەگەڕاون جارێکان چکە زووە وایە بەس خۆشە بەتەمای چەند ماڵ بگەڕیت وەڵا بەتەوانین بگەڕێ بۆچی حەزم لە گەڕان نییە چونکە بۆچی آخر بۆچی ئاوە بڕێدا کە نەگەڕی حەزم لە گەڕان نیە ئینە هاوڕەکان پیاوتەوە لەگەڵ ئەیوە تەمای چی بکەیت کە تۆ جژنەوە ئەڵی جژنیش خۆشە و ناشگەڕێمە ینی چی سا تۆ تەمای چی بکەیت بەتەمان لە ماڵۆ بوو ئاوا ئەیجا کە تۆ لە ڕۆژانی ئاساییە لە ماڵە بیت و جژنانیش لە ماڵەبی ئیتر چۆنی خۆشە جژن چونکە جێژن خۆشیەکی زۆری تایە بەڵامەکە بشگەڕێیت و هاوڕێکان و تۆزە جگلێت کۆکەیتەوانە وایە خۆشەوانە وای تۆزە پارە جژنانە خاڵمان پوروانە وای ئەوە زۆر خۆش وانە وای گەڕانەکەشی خۆشەوەە وایە بڕیارەدا بگەڕێی بەڵێ تاو بەڵێ خۆشمان جۆن گۆڕیوە ئەومیشان ترسانستا ئەم یاریاگرینانە تۆ لەگەڵ یاوامانە بتەقێنن لەگەڵ یای ئیسا خۆ پێێتە نەوەڵا بەس هاوڕەکەم پیا تۆ حەزەقی خەڵکی تەقێنێ بەڵێ زۆتان زیێڕەتان بە من کرد نۆری خەڵک وانە وای حەقە خەڵک نەترسێنی وایە وای دەستۆ جێژن پیرۆ دوای ئەوەی کە جژنە پیرۆزە ناو خانەوادەکان داکراوە لە هەمان کاتەنا اینجا ژن خورا ماڵەکان و خێزانەکان سەرقاڵی قوربانیکردن دەبن قوربانیکردنەکە لێرە چەند شێوازێکی هەیە هەندێک لە ماڵەکان لە ماڵ خۆیان تاسەری دەبڕن بەشێکی دیکەیان بەهۆی کەم ئاویەوە لە نزیک مزگەوتەکە و بەبیری مزگەوتەکە قوربانیەکەیان ئەنجام دەدەن و بە هاوکاری قەسابەکانی گوندەکە کە بە شێوەیەکی خۆبەخش لەم ڕۆژانەدا کار بۆ ئەو کەسان دەکەن کە دەیانێت قوربانی بکەن و لە هەمان کاتیشدا ئەوەی کە خاڵی هاوبەشە سەرجەم ماڵەکان و سەرجەم ئەو شوێنانەی کە حیوانی لێ سەر دەبڕێت و پارچە پارچە دەکرێت دەبرێت بۆ مزگەوتەکە لە پاشان قەپان ئەکرێت دوای قەپانکردن کیلۆ دیاری دەکرێت بۆ ماڵەکان واتە دوای ئەوەی کە هەمووی گۆشتەکەی هەموو گوندەکە دەخەنە سەر قەپان لە پاش ئەوە دیاری دەکەن کە ئەمە چەند کیلۆ بۆ چەند ماڵ بڕە لە ئێستادا لەیەکێک لە ماڵەکانین کە سەرقاڵی قوربانیکردنە و سەرقاڵی سازدانە بۆ ئەوەی کە ئەو حیوانی کە هەیەی دوای ئەوەی پارچە پارچی دەکات بیبات بۆ مزگەوت و لە پاشان کە بردی بۆ مزگەوت بە شێوەیەکی یەکسان دابەش بکرێت بەسەر هەژاران و کەم دەرامەتاندا ئیسەرەتا دەچمە لای ئەم بەڕێزە سلام علیکم عليكم السلام ورحمة الله. جەژنیشان پیرۆز بێت جژنی ئەوش لە هەموو لای پیرۆز جژنی ئەوش پیرۆز. ئەوەی کە لە پێشکی کەشا باسم کرد دوای ئەوەی کە لە ماڵەکان یاخود لە شوێنەکان سەرقاڵی پارچە پارچەکردنی حیوانەکە یاخود گۆشتەکە دەبن لە پاشان دەبرێت بۆ مسکەوت سەرەتا باسێک لەو گیانی هاوکاری بکە لەم گوندا بەتایبەت لە کاتی قوربانیکردن بەخێر بێنی ئەخوا قوربانی هەر کەسە لە ماڵی خۆی سەریە بڕێ
پێ ئەوەی ورگ و سەر و قاچشتەکەی لا ئەوە گۆشتە جوانەکەی ئەبەن لە مزگەوت لە مزگەوتیش بەشبەشیەکەن بە ناونووسین و بەسەری خێزان دابەشیەکەن بەسەر ماڵەکانە ئەوەشی زیاد بۆ ئەیەن بە دەوروبەری دیەکە ئەوانەی کە ماڵە عەرەبوشت فەقیرە هاتوۆتە دەوری دیەکە. لە ماوەی ڕابردوودا کاتێک کە دەچینە ژوینەتە گوندەکانی تر لە ساڵانی ڕابردوودا باسییان لەوە دەکە بەرەکەتی قوربانی بە شێوەیەکە جایی وایە تۆ حیوانێک سەربڕی لەوەی حیوانێکی تر بەس گۆشت و بە پشک بۆ بێتەوە لە ناوچەکانی تر و یاخوتەنە لە گوندەکەشە ئێوەش واس ناکەن ئەم بەرەکەتە دەستە جەمعی زیاترە جاروا هەیە هیوا حیوانێکی بۆ ڕاتەوە کەمتری بۆ ڕاتەوە ئاوایە بەسەری خێزانە کەواتە ئەمە ئەوەیە کە دەڵێ ماڵ بەخێرکردن کەم ناکە ئەمە بە شێوەیەکی فعلی لە گوندەکەی ئێوەش بەرجەستە بۆتەوە لەم دی ئێمە ڕوویداوە بەڵێ ئێستا ئەمەی جەنابەت ڕەشەوڵاق بەڵێ ئێستا بە هاوکاری تەمان خێزانەکەت ئەمەتان کردووە بەڵێ زۆربەی کاتیش چەند خێزانێک مەسەلەن باوکو و کوڕ و کاتێک لە جیا دەبنەوە ئەمانەڵاق بۆ حوسەر نەفەرە ئیتر بە خێزانەکە چەند نەفەر بێ بۆ مردوو بۆ ئەوە دابەشەکرێت لە پاشاندا دەبرێ بۆ مزگەوت لە پاشان ئەبرێ بۆ گۆشتەکەی ئەبرێ بۆ مزگەوت ئەوەی ئێسک و کۆمەڵە شوێنەکانێتی جیاکرێتەوە بۆ فڕێدان ئەوە لای گۆشتە جوانەکەی برێ بۆ مزگەوت هەشێکی بەهۆی کەم ئاویەوە ناچار لە نزیک مزگەوتەکە خۆشی هەیە نە ئەوەی کە ماڵی دوورە هەر لەم نزیکانە بۆ ئاسانترە برێتە مزگەوت مەسەلە ئەوەیە مەسەلەبی ئاوینە لە حەمدوللا هەموو ماڵی ئاوی هەیە بەشێک لە خێزانەکان باسییان لەوە دەکرێت لە ئێستا بۆ نێ مشکی ساڵی و کاریگەری هەبووە بەڵێ بۆ بیرەکان ئەم دی ئێمە بیرە ئاوی سەرچاوەمان نییە بەس بیری ئیتیوازیە کەمی کردووە بۆ بۆنەی وشکە ساڵی ماڵی ئەوەش بەهۆی نزیکیەوە لە مزگەوت دیارە لەوە چێ زۆر هاوکاری دیەکە زیاترەکەی نێمە حیوانەکان و لە سەرە بڕێ و بۆ پاکردنەوەی ئەم شوێنانە و بۆ ئەوەیە وەکەوەی لە ماوەی ڕابردوودا ئاماژەمان پێدا بەشێکی دیکە لە خێرخوازان کە بەمبەستی زیندوو ڕاگررتنی سونەتی قوربانی ئەنجام دەدەن بەهۆی کەمی ئاو ناچارن لە با بڵێن مەیدان یاخود لە حوشەی مزگەوتەکەدا قوربانەکە ئەنجام و سوود لە بیر و ئاوی مزگەوتەکە وەربگرن ئەمەی کە دەبینە و دیمەنانەیە کە لە مزگەوتی گوندیەکانی سیبیل کە هاوڵاتیان وە خێرخوازان سەرقاڵی زیندوو ڕاگررتن و بەجێهێنانی سونەتی قوربانی ئەو کەسانێک کە بەسی سونەتی قوربانی سەرقاڵی ئاژە سەر بڕیدن بەشێکیان لە ماڵەکان و بەشێکیشان لە مزگەوت تاوکارە دەکەن ئێستادا باسێک لە هەرەوەزی ئەم گوندە بکە کە هەمووان پێکەوە سەرقاڵی ڕایکردن و بەجێهێنانی سونەتی قوربانی. بسم الله الرحمن الرحیم یاخوا بەخێرن سەر چاوم خێردار بێت جەژنی هەموو مسلمانان بەزی خواگەرە پیرۆز بێت لە هەموو مسلمانانی عالەم و کورد بە تایبەتی لە ساڵی 1992 کە من لە بیرم بێ بە دەستە جەمعی هاتووی نشتەکانمان هێناوە لێرا سەر بڕاو و دابش کراوە و جوان خەڵکی ئاوایی ئەحسایان بۆ کراوە ئەحسای گۆشتەکە کراوە بە شێوەیەکی زۆر عادیلانەوە زۆر ڕێک و پێک دابش کراوە بەسەر هەمووی پشکی خۆی بەرکەوتووە بە کیلۆ بە مناڵێکی تازە دایک بوو بێ و 100 ساڵێک و یەک حسای بۆ کراوە و شتێکی زۆر باش بوو دەستجمە و لە دواییژا لەم دوایە هاتن لەبەر ئەرک زیاتر لەسەر مزگەوتەکە نەمێنێ زۆربەی لە ماڵ و خۆی سەری بڕێپاچیەکە گۆشتەکە و پاکراوی نێ بۆ مزگەوتەکە دوایی دابش دەکرێت بەسەر هەموو خەڵکی ئاواییە ئەم هەرەوەزیە بەرەکەتی دەستۆرە زیاتر کارەکەەوە ئەم هەرەوەزی و دەستە جەمعیە تاعاان بەرەکەتی زۆر بە ئاشکرا ئابینرێت ماڵی وا هەبووە ئەگەر مەڕێکی کردی بێ مەڕێکی بەزیاوە بۆ چۆتەوە بەرەوەڵا بەرەکەتی دیارە چۆن شتی هەرخوای گەورە فەرمێ تەعاونوا عەلە البەرری وەتەقوا لەسەر شتە جوانەکان و باشەکان هاوکاری و کۆمەکی یەکتری ولا تەعاونوا عەلە الإثم والعدوان لەسەر دژمنایەتی و گوناح و تاوان دەستە جەمعی یەکتری مەکەن لەسەر شتە باشەکان تەبعاً بەرەکەتی خوای گەورەیەتی هەیە شتی جەمعیش خوای گەورە دایمە بە کۆ چ لەگەڵ مسلمانان ناکا کەم بە تاک مەگەر شتێکی خطابێکی تایبەتی بۆ پێغەمبەران یا بۆ کەسێک هێنا شتەکانی قورئانی ژەمی عامە پێت وانە وەکو مسلمانێک و هاوڵاتیەکە خۆتان زانین سەر لە گیاننا بەهۆی جەنگی ئۆکرانیاوە بەهۆی با بڵێ ئیدارەدانی حکوومەت هێرمی کوردستانی شەوە گرانی هەیە لە هەرێمی کوردستان بەڵام ئەم جۆرە قوربانیانە بە شێوەی لە شوێنەکان هیچ نەبێت دەبێتەوە هۆی دابەزی نرخی گۆشتی سوور ئەمەش خۆی بۆ خۆی هاوکاریکی دیکەی بازار و هاوڵاتیان نیە بە شێوەی گشتی تاعاان هەموو شتەکانی هەموو شەعایرەکانی ئیسلام کە خوای گەورە دایناوە بۆ خزمەتی مرۆڤایەتیە بۆ خزمەتی تاکە بۆ خزمەتی کۆمەڵە بەعام
بەرەوەڵا تاسیری بە چۆن نابێت تاسیری زۆری ژێ و ئەوەی کە تا ئێستا کرد لە بەر نەبوونی نەیتوانی بێ گۆشت بکرێت لەم جژنی قوربانە بە ئارەزی خۆی گۆشت دەخوات و بە ئارەزی خۆی بەشی بەرەکەوێت و تێر و خۆی و ماڵ مناڵی تێرە بێت. باسێکی ئەم کۆناغم بۆ ئەوێ یان زیاترن ئەوڵا قوربانجان ئەمە وەکو عادەتی ساڵانەمان کە قوربانیەکەین ئەمە عادەتمان وایە هەموو ماڵەکان لە ماڵەوە زۆربەی ئازۆڵەکان کە بۆ قوربانیە شێسەریانە بڕن ئەو بە پاکراوی ئەیەن بۆ ئێرە بەڵام ئێستا هێشتا زۆر ماوە بێت ئەمە هەمووی نییە بڵێن لەوسێ تا سعات دەش ئێستا سعات دەست و نیوە ئەو ناوەیە تا سعات دەش هەر بەردەوام لە ماڵەوە چاکیەکەن و ئەیەن بۆ ئێرە بە پاکراوی هەر کەسێکیش نەتوانێت لە ماڵەوە چاکیکە لێرە خەڵکی خۆبەخش هەیە لێرە سەریە بڕن و خۆی ئەیکەن بە وەچیر بۆیان سەرە بڕن قوربانیەکە و لێرە خۆبەخشەکان پاشیەکەن و تەسلیمی ئەم جەماعەتە ئێرەکەن لێرە ئەوە پاکوتەمیز لە توکتیەکەن و جایەکەنەوە و دوای ئەم قۆناغە ئەکەوێتە قۆناغی بڵێن گۆشتەکە جیاکەنەوە و ئەیکێشن بزان چەندێکە و تەوزیعەکەن بەسەر خەڵکەکە بە گوێرەی چیلۆ بڵێن چەند چیلۆ بێ چەند سەر نفوسە تەقسیمیەکەن بەسەرە چەندی بەرەکەی بۆ شێوەی کەنە عەلاگە و بۆ هەموو ماڵەکان یێنێرنەوە ئەبەم شێوەیە ساڵانە ئەمە عادەتی ئەم گوندەی ئێمەیەکانی سپەی پەرخ. ژژ بیرۆزێک حاجیان مبارەکە لە هەموو لایە لە هەموو مسلمانی جیهان و بە تایبەتی جەنابشتان بەخێر بەخێراتتانەکەین کە حاجی ئەوەی کە مەبەستمە جەنابت بۆمان ئیشارەت پێ بکەی و باسی بکەی جژنی ئێستا و ڕابردووە بە پێی و تەجروبەی جەنابتان ئێستا جیاوازەکەی چییە ئێستا وە لە ڕابردووشدا چۆن بووە و لە هەمان کاتە خۆت جژنی ئێستا پێپەسەندەیان ڕابردوو کەمێک گەرمەگوڕی زیاتری پێوە لەبەرەوە خەڵک زیاتر بەڕەحم بوو خەڵک زیاتر هاوکاری یەکتری کردووە و خەڵک هەموو ماڵێ فەرقی نەختۆ سەردانی کردووە و جەژنی پیرۆزیان لە یەک کردووە بەڵام ئیسەی لەخوا بەجیابە هەر باشە هەر باشە مامۆستا ئەو خواردنانی کە لە کۆنا بەکارهێنرا و لە کاتی نانینی بەیانیانەوە لە هەمان کاتدا لە بۆنەکانە چ خواردنێک بۆ زیاتر وەڵا ئیتە ئەو کاتە بە پێی دەسەڵاتی ئەو کەسە هەر لە ساوەڕۆ و هەتا خواردنی تر هەموو خواردنەکان بەیانی کۆکراوە و براوە لە مزگەوت نانی بەیانی خوراوە نانی دوای نوێژی جەژن لە مزگەوت خوراوە. مامۆستا ئێوەی کە تێبینیتان کرد بێ جژنی ئێستا خۆشتیان ڕابردوو وڵی جەژنی ڕابردوو گەرموگوڕی پێوە بوو زیاتر خەڵک تەبا بوو ئێستا لەخوا بەجای خۆ هەموو شتێ زۆرە بەڵام ئەو گەرموگوڕیە نیە لە ناو خەڵکە ئەو ڕەحم و شتە تۆزێک کەم بووە بەڵام سپاس بۆ خوا لە کۆمەڵە شوێنە هەر بەردەوامە باشە. وەکو گوندەکەتان ڕێڕسمەکان چۆن ئەڕوات جژنان چۆنە گەرموگوڕی چۆنە تەبایی چۆنە گوندەکەی ئەمە لە هەموو ڕێکۆ تەوا بووە و ڕێک و پێک بووە و فەرقی نەخستووە و بە تایبەتی لە مەراسیمی قۆچ و قوربانی کە کراوانە زۆر دەسوورێ جوانمان بۆ ینی هەموو کەس پێی مەعجیب بوو بە دەسوورەکە هەموو هاتووە لای مزگەوتە حیوان وشت سەر بڕاوە و بە پێی کیلۆ دابش کراوە و تەقسیم کراوە بەسەر نەفەرەکانی دیا چەند نەفەر بووە ئەوە تەقسیم کراوەتەوە بەسەریانە. لە ماوەی ڕابردووە پێ ئەچێت مامۆستا ئەو بەرژەوەندی ویستن و ئەو چۆن بڵێ مەسلحەتە ئەوەندە تۆخ نەبوو بێ وەکو ئێستا ئێستا ئەبینیت برا لەگەڵ برایە کابراوتی
پیا هەڵەپژێ یان دەنگ لە یەکدا ئابرنەوە چە ڕابردوودا ئەم جۆرە ئینشقاق و لێکترازانش بۆ شێوە فراوانە نەبوو بێ و کەچی سیلێک ڕەحم و بەدەمەوە چوونەکە هەر بوو بەس کەچی ئێستای بینیت ئەو هەموو مەسلحەتە و ئەوە کۆڵە برا لە براکە کەچی وەکو جەناب و ئاماژەی پێەکەی گەرم و کوڕەکان کەمتر ئێستا هەر لە مۆبایل و لە فەیسبووکەوە جەژنە پیرۆزەیەکە نێرێ هەستەکەی مۆبایل و ئەمانە جێی سەردان و هەمووشەکە گرێتەوە وڵی تقریبا باشە بەڵام تقریبا خراپیژی هەیە لایەنی خراپیژی هەیە وی ئەم لایەن ئەم سەردەمی ئەولەمە کە تەسیری کردووە ئەوەی کە غەرب شتێتی پێکاوێتی لە ناو ئێمە پێکاوێتی بە تەواوی ڕەحم و بەزەوی و کۆمەڵێشت و بەرژەوەندی وای لێ کردووە برای لە برا کردووە خەڵک زۆر بە شێوەیەک دڵی بە یەکۆ نییە ئەنی فەرقی زۆرە لەگەڵ جارانە خەڵک جاران دڵی ساف بوو کە بیگوتایە مەرحەبا بە دڵی سافۆی مەرحەبا بەڵام ئیسا ئەو دڵە سافە نییە بەو شێوە وەکو خانووی سەرتا باسیک لە بەیانیان کە بە تایبەتی خواردن لێنان و ئامادەکردن و ئەوە ئێستا ئەو جمو جوڵەی جاران ماوە کە بەیانیان زووهستی ئێستا پەیتا ئەبینرێت تاکوتەرا واردنانی بەیانی هێنراوە والله لەخوا بە زیابی هەرێشتا یخوا بە خێبێن سەر چاوم پێشەکی وەکو جان لە هەڵسی ناونچا دروستەکەین جەژن پیرۆزە لە یەکەکەین گەدن ئازایی ئەەکەین وەکو خێزانێکی گەورە وەکو جاران ئەو شتانە شکل لەخوا بە زیابێ وەکو ئایلەیەک ماوە لە شکل ناومانە لەخوا بە زیابێ خواردنانەی کە پشتی پێ بەس ئەمڕۆ چی بوو؟ ئەمڕۆ شلێ قەیسی بوو ملیشکی سووەکرا بوو سەلامەت بیاخوا برنجی بە پڵاو بوو ئێستا ئەوەندەی کە بابەتەکە خواردنەکە بۆ کۆکردنەوەی خێزانەکە گرنگە خودی خواردنەکە هێندە گرنگ نییە بەڵام لە ئێستادا دەمیرێ بەشێک لە گەنجان بەشێک لە بەرایبەتی لە ئەو تەمەنی کە تازە پێ ئەگەن کەمتر گرنگی بەنان خواردنی بەیاندیانە زۆر بەکەمتری یعنی چ شتێکە چۆنژی هەموو جەژنیە فێربین و هەڵەسین هەنا کەمتری نانیژە خوڕێت کەمترینە بەڵام بۆ زیندووکردن زیندووکردنەوە بڵێن چۆنەژی هەر ئەمیادە پیرۆزە ڕاگرین و وەکو جەژنە پیرۆزە لێەکەین و هەڵەسین هەر هەڵەسین بەڵام مناڵمان ئێستا وەکو جاران هەڵناسی وەکو جاران نان بخوات و ئەوشتان ئێستا قوربانەکە نازانم ئەرکی بۆ ئێوە دروست کردویان زیاتر پیاوەکان خەریکن نەوەڵاتی بۆ ئێمە دروست نەکردووە بەس لەخوا بەزیای پیاوەکانمان کوڕەکانمان هەمیان ئەچن و ئێستا لەوێن هەمان خەریکن جەژنە مبارەکە لە مسلمانانی جیهانەکەین بە تایبەتی مسلمانانی کورد بە تاکید جەژن تایبەتمەندی خۆی هەیە جگە لە ئەرکە ئاینیەکە وەکو مەسەلەی نوێشکردن و قوربانیکردن و گردن ئازادی ڕەبتێکی کۆمەڵایەتی هەیە یەکێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه وسلم پرسیارێکی لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی یا ڕەسوڵ الله لە ڕۆژی جەژنا چ کردەوەیەک خێری زۆر گەورەیە فەرمی دوای قوربانیکردن بەجێهێنانی سیلەی ڕەحم یەکێکە لە عیبادەتە گەورەکان بۆیە سیلەی ڕەحم زۆر گرنگە بە تایبەتی لەم ڕۆژە مبارەکە ئێمە خزم و کەسوکار بە تایبەتی ئەوانەی بە تەمەنن بە تایبەتی ئەوانەی کە بە ساڵاچوون ئەوانەی کە نەخۆشن لە خزم و ئەقریبا بەسەرکردنەوەی هەموو خزم و کەسوکار ئەمە کارێکی زۆر گرنگ و پیرۆزە سیلەی ڕەحم وابەستەیە بە عەرشی خواوە پێغەمبەری خوا فەرمێ من وصلني وصله الله ومن قطعني قطعه الله هەر کەسێ قەتعی بکە خوای گەورە قەتعی سیلەی ڕەحم قەتعی سیلە لەگەڵ ئەو بەندە ئەکا هەر کەسێکیش پەیوەستی کە خوای پەروەردگارە و بەندە پەیوەست ئەکا بە خۆیوە بۆیە زۆر گرنگە لەم ڕۆژە خزم و کەسوکار بەسەرکەینەوە دووبارە بە خێراتنی جەنابتانەکەین سوپاس بۆ هەموو لایە پرۆسەی خۆسازدان بۆ ئامادەکردن و پارچە پارچەکردنی گۆشتی قوربانیەکان و خۆشەکردنی ئاژەڵەکان بەردەوامی هەیە لەسەر ڕای ئەوەی کە بەردەوام خانەوادەکان و خێرخوازان لە باڵەکانیان و پەیتا گۆشت بۆ مزگەوتەکە دێنن بەشێکی دیکە لە هاوڵاتیان و لە خێرخوازان لەبەرەوە
سەرقاڵی پارچە پارچەکردن و ئامادەکردنی گۆشتەکەن بۆ ئەوەی لەگەڵ هاتنی گۆشتی زیاتر لۆری زیاتر لەسەر ئەو خێرخوازانی کە سەرقاڵی پارچە پارچەکردن دروست نەبێت لە ئێستادا وەکو ئاماژەمان پێکرد پرۆسەکە بەردەوامی هەیە لە ئێستاشدا دەمەوێت یەکێک لە خێرخوازەکان و لە هەمان کاتیشدا کە پارێزەر و ڕوانامەی بەرزی لەباری پارێزەری داماستەر هەیە کە لە ئێستادا وەکو خێرخوازێک سەرقاڵی پارچە پارچەکردن و خۆشەکردنی گۆشتەکانە دەمەوێت بچمە لای و باسێک لە ئەم پرۆسە خێریە بکە و باسێک لە هەرەوەزی بکە لە گوندەکەیان مامۆستا بە شێوەیەکی گشتی باسێک لەو هەرەوەزیە لەو گیانی هاوکاریە و لەو ڕۆحێتی قوربانی و خێرە بکەی لە گوندەکەتان. بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆخوا ئێمە ساڵانە لە ڕۆژی جەژنی قوربانە هەڵەسین بە ئەم مەراسیمە و لەم مەراسیمە هەمومان پێکەوە هاوکاری یەکین لە هەموو کار و کردەوەکانمان ئێمە هەمومان پێکەوە ئیش و کارەکەی ئەم هەموو گەنجانەی ئێوەی بین هەمویان هاتوون بۆ ئێرە بۆی بەشدار بن لەم پرۆسە خێرا. ئەمە یەکێکە لەو خێرانی کە سنەتێکە کە لە پێغەمبەری خوا بۆمان ماوەتەوە دوایەوە خوای گەورە لە قورئان ئافەرمێ والذین یؤمنون بالله وبالغیب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون لو رزقي ئێمە پێمان داون ئێوە ئەبەخشن ئەمە ڕزقێکی خوایە ئەوەی هەمانە و نیمانە هەمێ ڕزقی خوایە و پێویستە بەو دەستورە بەو یاسا بەو شەریعەتەی کە خوای گەورە لە قورئانەوە پێغەمبەری خوا لە حەدیسەکانیان بۆ ئێمەی داناوە ئێمە بەو دەستورە ببەخشین. دیارە قوربانیش یەکێکە لەو ڕێگەکانی بەخشین ینی کەناڵێک دروستەکە لە بینی تاک و خوا بۆی کە بیسەلمێنین ئێمە بەرامبەر بە سنەتی پێغەمبەران وەفادارین و وەفامان هەیە هەڵساین بە پرۆسەی قوربانیکردن و ساڵانە پرۆسە لە گوندی ئێمە بەڕێوەچی. مامۆستا باسێک لەو هەرەوەزیە بکەیت کە لە گوندەکەدا هەیە ئەو تەباییە ئەو کاری هەماهەنگیە تا چەند بەرەکەتی خستۆتە کارەکە. سپاس بۆخوا ئێمە لەم گوندا بۆ هەموو ئیش و کارەکانمان هەرەوەزی ئەوەی کە ئەمڕۆ لە دنیای مۆدێرن و لە بواری گەشتە پێدانا پێوتێتی مۆرگ کاری دەسەجان ئەوە لە گوندەکانە هەر شتەیەکی سروشتی و خۆ بەخۆیە ئەنی شتەیەک نییە دەستکرد بێ و دروست کرابێ شتەیەکە لە ڕووی عرفیوە لە ڕووی نەفسیوە ئێمە پێمان خۆشە هاوکاریەک بین پێمان خۆشە بەیەکەوە بین جا کاری هەرەوەزیش بێگومان ئیسفادەی زۆرەوە خێر و بەرەکە دەخاتە ئیش و کارەکانمانەوە. سپاس وەکو لە بەشی سەرەتای بەرنامەکەدا لەگەڵ مختاری گوندەکەدا قسم کرد ئێستا دەمێت دووبارە قسەی لەگەڵاکە مەسڵاوتان لەوێ جلوبەرگی جەژنداندانە و سەرقاڵی قوربانی و ئامادەکارەکان باسێک لە ڕسمەکە بکە و گەیشتووە بەکوێوە چەندی تر ئاماوە بۆ ئەوەی تەواوی گۆشتەکان ئامادە بکەن ماومانە بێ کە گشتمان تاواکە گشتی بکێشین بەڵێ گشتی نەکێشین دوایی نازانین سەری چەندەیەکەوێت ئەبێ گشتی بکێشین اینجا دەستکەی مەتەوەزیکردن کارەکە چۆن دەڕوا بەدڵێەوە باشە لەخوا بەزیابێتە گەنجەکان هەمی لەخوا بەزامی خۆی گۆڕێ و خەریکی ئیشە و وەکو حکومەت ئەمان ناڵێ قەیرانی داراییە خەڵک خێری خۆی ئەوەکەن ئێمە ئێلاقمان بۆ نیە ئەمە خێری خۆمانەکەین بەشکە خوای گەورەی ئینشەڵا دەروی مالێ بەکاتەوە بارانی ڕەحمەتی مامە باران زوو ئینشەڵا مامۆستا باسی باران کرد ئەو بابەتی وشکە ساڵیە تا چەند کاریگەری لەسەر دەخڵوداوە لەسەر بەروبوومی ئاژەڵ وەڵڵی زۆر بەڕاستی ئێستا حالێن سەهەر لەوەڕمان نەماوە بۆ حیوانەکانمان ئاوا تەئسیری تێکردوین دەخڵودانمان هەر باش نەبووی ئێمە چکار ئێمە بە زۆری لە بەراومانی هەوشکە دانەکەین بارانیش کەم باری لەم دوایە ئەخیر باری بەڵام تر بە ڕێژەی کەم هەبوومانە بەڵام زۆر نییە ئەگەر مەزەندەی بکەیت چەند کەس لە گوندەکەدا پێت وایە قوربانی کردبێ ئەمڕۆ یان چەند کەس بیکات بە مەزەندەی خۆت وەڵی لەوەشی هەموو ماڵێک کردبێتی 200 ماڵی بێ کردبێتی وەڵا لەخوا بەزیابی لەخوا بەزیابی ماڵانشی نەیان کردبێ لەوەشی تازە ماڵیان پێکەوە نابێت و باوکو کەسی خۆی کردبێتی هەر پشکێویتیە ئەرێ وەڵا لەخوا بەزیابێ لەخوا بەزیابێ وەڵی بڕوا ناکەم یانی کەم ماڵ نەیکردبێت کەم ماڵ نەیکردبێت لەخوا بەزیابێ هەیە هەموو ماڵەکان ئاژەڵداری بکایان نەخێ بەشێکی ئاژەڵداری نییە بەس کەمێک تقریبان لەوەچێ هەهشتا ماڵێکی وڵاقی بێت تقریبان 5-6 ماڵمان حیوانداری وردیانەیە بزن و مەڕ ئەتر هەمی ئەیکڕێت و خۆرەیکا بە قوربانی دووبارە جەژن و پیرۆزیە و تەعادیشتان قبوڵیش یاخوا بەخێر بن سەرچاوم لای بەڕێزن سەرچاوم هەرچەندە دانیشتوانی گۆرد زۆر داوایان لێکردین بەرنامەکە بە پایان نەگەێنین چونکە تا بێت ژمارەی قوربانیکردنەکە زیاتر دەبێت و
قەبارەی گۆشتی قوربانیەکانیش فراوانتر بەڵام وەک چۆن هەموو شتێک سەرەتای هەیە کۆتاییشی هەیە لەبەر ئەوە بەرنمەکەی ئێمە گەیشتە پایان و هەر ئەوە ماوەتەوە بڵێین بۆ خودایەتان دەسپێرین کە سپاردە زایە ناکات دووبارە جەژنتان پیرۆز